هاوکار فاتح ئەو گەنجەی قەزای دەربەندیخانە کە لە ئێستادا ژیانە تراژیدیەکەی بۆتە باس و خواسی بەشێکی زۆر لە هاوڵاتیان و دانیشتوانی قەزاکەی. هاوکار چیرۆکە خەمناکەکەی لە ڕووداوێکی هاتوچۆوە دەست پێ دەکات کاتێک شۆفێرێکی عەرەب لە ئەنجامی خواردنەوەی مادە کحولیەکان بە ئۆتۆمبیل خۆی بە هاوکاردا دەکێشێت. ئەو کاتەی بە قەراغی شەقامێکدا ڕێی دەکرد. دوای ڕووداوەکە و چەند سەعاتێک بێهۆشی هاوکار لە نەخۆشخانە چاوەکانی دەکاتەوە، بەڵام پاش ئەوەی دەبینێ قاچەکانی لەدەستداوە و دەبێت بۆ هەمیشە ببێتە هاوڕێ عەرەبانەکەی. ئینسان پێی ناخۆشە بۆ ژیانی دنیایان بۆ ژیانی دواڕۆژی و ئەوانش کە ئینسان پێی خۆشە تاقیدانەکەەوە گەڕانەوەی هەمووتان بۆ لای ئێمەیە بۆ ئاخرێت. چیرۆکی ئەم گەنجە لێرە کۆتایی نایەت، بەڵکو برا 19 ساڵەکەشی بە ئومێدی گەیشتن هەندەران و پەیداکردنی پارە بۆ نەشتەرگەری برا گەورەکەی ڕێگەی هات و نەهات دەگرێتە بەر، بەڵام ئەویش لە ڕێگەی هەندەران ئۆتۆمبیل لێی دەدات و گیان لەدەست دەدات. و منیش لەو کاتەی کە تووشی ئەم ڕووداوە بووم بۆ ئەوەی کە ئەو هەموو خولیا و ئاواتەم بوو زۆربەی زۆریم لەدەست و بۆ ئەوەی جارێتر بکەومە سەر پێی خۆم بتوانم وەکو جاران وەکو ئاسایی ژیانی خۆم بەڕێکم هەوڵی زۆرمدا بۆ ئەوەی لە هەر شوێنێک بێ باش ژۆرێک بێ چارەسەرێ بۆ خۆم دۆزمەوە. زۆر شوێنم کرد لە زۆر دەرگامدا بۆ زۆر شوێن ڕۆشتم. ئاخرین شوێن بۆ من ئەمەلێکیان پێدام کە چارەسەر مێ ئەتوانم بکەومە سەر پێکانی خۆم لە وڵاتی ئەڵمانیا بوو. ئێستادا بەشێک لە ڕێکخراوە مەدەنی و خێرخوازیەکان لە هەوڵدان بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان تاوەکو هاوکار بتوانێت بۆ چارەسەری قاچەکانی سەفەری دەرەوەی وڵات بکات. ئەوەی زۆر زۆر کە ناخۆش بۆ من کارساتێکی لەمەی خۆم ناخۆشتر بوو لە دەستدانی براکەم بوو. براکەم بۆ ئەوەی کە بتوانێت ئاواتەکەی من ئاواتەکەی خۆی دابینکردنی بژێوی ژیانمان ڕێگەی غەریبی گرتە بەر. خۆناخی شەشی ئامادەی بوو بەداخەوە تەواوی نەکرد و بەرەو هەندەران سەفەری کرد بۆ بەدیهێنانی ئامانجەکەی من بۆ بەدیهێنانی ئەو خەونەی دایک و باوکم بۆ ئەوەی جارێتر من کەومە سەر پێی خۆم بڕێگەی ئەوروپای گرتە بەر و بەداخەوە ئەویش بە کارەساتی ئۆتۆمبیل لە وڵاتی غەریبی گیانی خۆی بەخشی لە پێناو بەدیهێنانی ئاواتی دایک و باوکم. سەرباری ئەو کارەساتی بەسەریاندا هاتووە ئەوەی خانەوادەکەی هاوکار و خودی هاوکاری زیاتر نیگەران کردووە. ئەوەیە شۆفێرە عەرەبەکە کە هێزی لە قاچەکانی هاوکار سندەوە دوای 2 ساڵ زیندانی بە لێبوردنی گشتی ئازاد کرا. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.